بسم الله الحمد لله الصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه أما بعد خۆشەویستان بەڕێزان الحمد لله وجارێکی ترش ئافرەتێکی تر لەو ئافرەتانەی کە بە شێوەیەکی ئەکادمیانە لە ئیسلامیان کۆڵیوە تەوە قناعەتی کولیان بۆ دروست بوو کە ئیسلام دینێکی حەقە. ئەو ئافرەتە کە لای من وەستاوە ئەمە کچێکی هندۆسە و ئەو ئافرەتە لە دانیشگا ینی ئافرەتێکی ئەکادمیە لە ماستەر ئەخوێنێ. ماستەریش ئەوانەی کە پلانی دووردا ئەن بۆ شەریکاتی گەورە ماستەرەکەی لە چوارچێوەی ئەوەیە، یعنی قوتابی ماستەرە لە ئینگلترا لە بریتانیا. الحەمدولله ئەزانن چ شتێک تەئسیری لەو ئافرەتە کردووە، خوا هیدایەتی داوە. دوای ئەوەی مسلمانێکە ناسێ ئەو مسلمانە لە ڕێگەی پێناساندنی ئەو ئافرەتە با دکتۆر زاکر نایک، ئەمە بەرهەمی زاکر نایکە. زاکر نایک بەبێەوەی ئاگاشی لێی بێ خەڵک لەسەر ڤیدیۆکانی ئەو خوا هیدایەتی ئەدات. ئیتر ڤیدیۆ بە دوای ڤیدیۆ بە دوای ڤیدیۆ نیقاشی دکتۆر زاکر نایک لەگەڵ هندۆس و ئەوانە قەناعەتی کولی بۆ دروستە بێ کە دینی هندۆس وجودی نییە، بەڵکو ئین الدین عند الله الئیسلام، دین تەنها لای خوا ئیسلامە و ئافرەتێکی جاهل نییە. ئەم ئافرەتە ئافرەتێکی ئەکادمیە و هەروەها ئافرەتێکە کە لە بواری ماستەرە ئەخوێنێ لە بەریتانیا. فبۆیە ئەڵێن خوای میهرەبان سبحانه وتعالى کەفالەتی پارستنی دینەکەی کردووە، ئینا نحن نزلنا الذکر وئینا له لحافظون. غەمی ئیسلامتان نەبێ، ئەو ئیسلامە ئەڵڵاه قورئانەکەی ناردو، ئەڵڵاه ئەرکی پاراستنی کردوتە ئەستۆی خۆی. تۆ بانگەوازکەی بانگەواز نەکەی، ئەڵڵاه ئەو دینە ئەگەێنێ. بۆیە خوای میهرەبانە فەرمێ سبحانه وتعالى ئەگەر ئێوە پشتان لە دینەکە کردو بڕوتان کردە دنیا، يستبدل قوما غيركم يستبدل قوما غيركم ثم لا يكون أمثالكم. خوا قومێکی تر دێنێ لە ئێوە نییە، خوا ملەتێکی تر دێنێ وەکو ئێوەی مسلمان نا، ئەو جا ئەمانە وەکو ئێوە نابن، زۆر بەڕێک و پێکی دێنە ناو دینەکە. وعدی خوایە ئەو دینە بگاتە مەشارق الأرض ومغاربها، وەکو پێغەمبەرە فەرمێ صلى الله عليه وسلم زەوالی الدنیا. الله هەموو دنیای پیشانی پێغەمبەر ئەدا صلى الله عليه وسلم. پێغەمبەرە فەرمێ لە مەشرق و مەغریبی دنیا ئەوەندەی خۆر بگاتە ئەو دنیایە دینەکەی من ئەگاتە ئەوێ. ئەوە لەکوێوە ئەڵێ؟ لەو کاتەی پێغەمبەر لە مەککەیە و کافرەکان بدوایەوەن. ئەمە میسداقی قەولی پێغەمبەرە صلى الله عليه وسلم. فەرموو ئافرەتێکی هندۆس هەروەها لە بریتانیا ئافرەتێکی جاهلیش نیە، ئەکادمیەیە و باوەشە کاتەوە بۆ ئیسلام. دوایی لێکۆڵینەوەیەکی زانستیانە بۆی دەرکەوتووە ومن يبتغي غير الإسلام دينا فلن يقبل منه. ئەوەی بە غەیری ئیسلام هەر دینێک و ڕێباز و مەنهەجێکی تر هەڵبژێرێ خوا لێی قبوڵ ناکە، خوا محاسبەی لەگەڵ ئەکا، زیندووە بێتەوە ڕوبەڕووی خوا ئەکرێتەوە. جا بۆیە ئەڵێم مسلمانینە لە غەمی ئیسلام مەبن، مسلمانینە لە غەمی ئیسلام مەبن، لە غەمی نەفسی خۆتان بن. مەڵێ من ئیسلام ئەپارێزم، بڵێ خوایە من بە ئیسلام بپارێزە. کە بانگەوازەکەی بۆ دینی خوا، کە نوێژێک ئەکەی یا ڕۆژوێکە گری، مەڵێ من لە ئیسلامم، بڵێ خوایە من بە ئیسلام بپارێزە. الله وعدی پاراستی دینەکەی خۆی داوە و ئەوەش وڵامێکە بۆ ئەو جاهیل و نەفامانەی کە بێڕێزی ئەنوێنن بەرامبەر بە دکتۆر زاکر نایکەوە. ئەمە بەرهەمەکەیەتی خۆی لێرە نییە، ڤیدیۆکانی ئیشەکەن. ئەمە یەکە و بە هەزارانی تراوە هەیە کە مسلمانە بێت، کە مسلمانە بێ ئێمە ئاگامان لێ نییە، کە مسلمانە بێ ئێمە ئاگامان لێ نییە. جا بۆیە مسلمانینە خۆتان بە ئیسلام قورتارکەن، چاوتان لەوە نەبێ ئێوە ئیسلام قورتارەکەن، خۆتان بە ئیسلام ڕزگارکەن، دنیا و قیامەتەکەی خۆتان ببن. داواکارم لە ئەڵڵاه، ئەڵڵاه ئێمە و ئێوە هیدایەت بدە و لەسەر ئەو ئیسلامە ثابت بکات. اللهم آمين. My sister, we making shahada inshallah. Repeat after me. أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمدا رسول الله رسول الله رسول الله. اللهم صل على محمد. الله أكبر. And we repeat English again inshallah. I bear witness that there is no God but Allah, and I bear witness that Muhammad is the messenger from Allah. Allahu Akbar. Barakallah. Congratulations, sister. Barakallah. You are welcome, inshallah. Now you are Muslim, alhamdulillah. You are my sister, and you are welcome, sister. And don't forget, pray for you, inshallah ta'ala. Making dua, inshallah ta'ala. You are welcome, inshallah. And how you know praying, inshallah.
look how we pray and how we fasting. After that, inshallah, we have so much book and go after Dr. Zakir Naik. Look what he say, inshallah. Barakallahu feekum, Ustad. Yalla, assalamu alaikum. Barakallahu feekum. باشا خوش وصلى الله على محمد وعلى آله وصحبه وسلم.